چیرۆکی گۆرانی بەناوبانگەکەی کازم ساهرت بیستووە عبەرتە شەط على مودك خليتك على راسي بە یەکێک لە جوانترین چیرۆکەکانی ناو ئەدەبیاتی عێراقی کۆندا دەنرێت. ئەم هۆنراوەیمان زۆر بەرگوێکەوتووە، هەروەها لەلایەن زۆرێک لە هونەرمەندانەوە کراوە بە گۆرانی، بەناوبانگترینیان بەدەنگی هونەرمەند کازم ساهرە. ئەم چیرۆکە بواری ئەدەبی عێراقی زۆر دەوڵەمەند کرد. چیرۆکەکە لەبارەی ژنێکە کە خەڵکی شاری بەغدایە و منداڵێکی بچووکی 7 مانگی هەبووە لە ناوچەیەکی نزیک کەناری ڕووباری دیجلە دەژیا. لە یەکێک لە ڕۆژەکاندا ناوچەکەیان تووشی لافا و زریانێکی زۆر دەبێتەوە، گوندەکەیان وێران دەکات. ئەو ژناش دەکەوێتە نێوان دوو هەڵبژاردا، ئەویش ئەوەیە یان ئەوە تا بە مەلەکردن تاکو کەناری ڕووبارەکە بڕوات یاخود بمێنێتەوە و ڕوبەڕووی لافاوەکە ببێتەوە. دەکرێت هەستی دایکێک چۆن بێت کاتێک کەوتوتە نێوان دوو هەڵبژاردەی سەخت لە پێناو ڕزگارکردنی ژیانی جگەرگۆشەکەی. ئەگەر بە مەلەکردن تاکو کەنار ڕووبارەکە بڕوات لەوانەیە نەتوانێت تا کەنار دەریاکە بڕ بکات و هێز لە دەست بدات. ئەگەر بشمێنێتەوە ئەوە نقم دەبن. بۆیە بڕیار دەدات کە ڕووبارەکە ببڕێت. دایکەکە منداڵەکەی دەخاتە سەرسەری و بە هەردوو دەستی تون دەیگرێت تاکو نقم نەبێت. ڕوبەڕووی ئەو شەپۆلە بەهێزانی ڕووبارەکە دەبێتەوە. هەندێک جار بەهۆی شەپۆلەکانەوە دەکەوتە ژێر ئاوەکەوە، هەندێک جاریش شەپۆلەکان لەگەڵ خۆیاندا دەیان برد. بەڵام هەموو هەوڵی دایکەکە ئەوە بوو کە خۆڕاگر بێت منداڵەکەی لە نقمبوون بپارێزێت. لە کۆتاییدا و لە دوای ئەو هەموو شەو نخونیە دایکەکە توانی بگاتە کەنار ڕووبارەکە. بێگومان دایک هەرگیز لە منداڵەکەی پاشگەز نابێتەوە، هەر بۆیە دەست دەکات بەکارکردن تاکو منداڵەکەی داهاتوویەکی باشی هەبێت. کاتێک منداڵەکەی گەورە دەبێت و دەوڵەمەند دەبێت و هاوسەرگیری دەکات لە بری ئەوەی پاداشتی دایکی بداتەوە لەسەر وتەی هاوسەرەکەی دایکی دەنێرێتە خەڵوەتگەی پیری. ئەو دایکە لە تاو ئەو ئازاری کە جگەرگۆشەکەی پێیداوە وشەکانی ناو دڵی و ئازارەکانی دەنووسێتەوە، گلەی و گازندە لە منداڵەکەی دەکات. ئەم وشانە لە سەرتاسەری عێراقدا بڵاو بوویەوە. زۆرێک لە هونەرمەندەکان کردویانە بە گۆرانی، بەناوبانگترینیشیان قەیسەر کازم ساهرە. هۆنراوەکەش بەم شێوەیە بووە، عبەرتو شەط على مودك وخليتك على راسي. پێشتر چیرۆکی ئەم